باسە و باسکردنە لە سەرکتێبی دنیای عەلی عەبدولنەبی ئەلزەیدی کە لە ئێستادا دەکرێت بە کوردی کە ئەم کتێبە 4 دقی شانۆی لەخۆ دەکرێت و لە چەند ڕۆژی ڕابردوودا لە یەکێک لە فستیڤالە تایبەتەکان بە شانۆ لە شاری کەرکووک ئامادەکرا و بڵاو کراوەتەوە. بێگومان مەریوان زەنگەنە کە شانۆکارە لە ڕێگەی تەلەفۆنەوە لەگەڵ منە لە شاری کەرکووکەوە لە ڕێگەی کاک مەریوان سڵاوت لێبێ و ئەم کاتت باش لە ستودیۆ لەگەڵ منی. ئەگەر باسێکی کتێبەکەم بۆ بکەی کتێبی دنیای عەلی عەبدولنەبی ئەلزەیدی کە لە ئێستادا کاری وەرگێڕانی یاخود کراوەتە کوردی. سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەران، ئەم کاتتان باش. هەڵبەت من سەرەتا ئەمێ سوپاسی ئێوە بکەم و بەرنامەکەتان، دواتر سوپاس بۆ ئەو مامۆستایی کە یەکەم پیتی زمانی کوردی فێرکردم لە شاری کەرکووک، دواتر سوپاس بۆ فستیڤاڵ کە هاوکاری کردم بۆ بەکری بینەر و هەروەها بۆ سندیکای هونەرمەندانی کوردستان دقی کەرکووک و نەقابەی فەنانینی عێراقین کە ئەمانە هاوکار بوون و بڕێ لەو کتێبانیان کڕیوە و دابەشیان کردووە بەسەر کۆمەڵێ خەڵک و تەلەبەکانە و هونەرمەندەکان. سپاس بۆ کاردۆ محەممەد کە هاوکارم بوو لە پێداچوونەوەی زمانەوانی کتێبەکە و بۆ چاپخانەی ئاڤێستا. هەڵبەت ئەمە بەرجی یەکەمی کتێبەکەیە کە بریتە لە 4 دقی شانۆیی نووسەری گەورەی عەرەب عەلی عەبدولنەبی زەیدی. هەڵبەت دەقەکانی دواتریش لە بەرجی ترا دابەزن ئێستا کە لە ژێر دەستمانەیە کاری تێکەین. بیرۆکەی ئەم کتێبە لەوە هات کە کۆمەڵێ شانۆکار بۆ لەبەرەوەی ئێمە لە بەڕاستی لە شانۆی کوردیە زۆر ڕەنگە هەژار بین لە تێکست و دەقی کوردی، نووسەرێکی کەممان هەیە لە بواری نووسینەوەی تێکست و لە دراماتۆرگیا. لەبەرەوە من بە باشم زانی ئەم دەقانەی عەلی عەبدولنەبی زەیدی وەرگێڕمەوە بیکەم بە پرۆژەیەک و بیکەم بە کتێب و بڵاوی بکەمەوە لە چەند چاپێکا و چەند بەرجێکە کە ئەمە بەرجی یەکەمێتی. هەڵبەت عەلی عەبدولنەبی زەیدی یەکێکە لە نووسەرە هەرە گەورەکانی عەرەبی ئەم سەردەمە و لە سەدان فستیڤاڵ و وڵاتان نمایشی بۆ کرا بۆ شانۆگەریەکانی تەنانەت لە کوردستانی خۆشمان لە کفری و کەلار و سلەیمانی و هەولێر و کەرکووک و لە فستیڤاڵەکانی بە تایبەت ئەم 2 ساڵەی ڕابردوو. ئەم ساڵ 2 نمایشی شانۆیی هەبوو بۆ عەلی عەبدولنەبی زەیدی بۆ تێکستەکانی لە فستیڤاڵی شانۆی کەرکووک خولی دووەم و لە خولی یەکەمیشا شانۆگەرێک هەبوو نمایش کرا بۆ یەکێ لە تێکستەکانی کە بەناوی دنیاوەیە. گرنگی ئەم نووسەرە بۆ ئەو ئەگەڕێتەوە کە ئەو زۆر بوێرە لە بوارەکەی خۆی لە بواری نووسینەوە و زۆر بوێرە لە هەڵبژاردننی بابەتەکانی کە زۆربەی پێی ئەوترێ تابۆ واتە ئەو شتە قەدەغەکراوانەی ناو کۆمەڵگا چ لایەنی سیاسی بێ یاخود لایەنی ئاین بێ یاخود سێکس بێ، ئەو زۆر بەڕاشکاوانە کارەکانی خۆی هەڵەبژێرێ، بابەتەکانی خۆی هەڵەبژێرێ و ئەی خاتە ناو نمایشەکانیەوە و زۆر بەوردی کاری لەسەرەکە و ستایلێکی تایبەتیشی خۆی هەیە و جیهانێکی تایبەتی خۆی هەیە لە داڕشتنەوەی دەقەکانی و لە دروستکردنی بینای درامی و دروستکردنی کەسایەتیەکانی کە ئەو دروستی ئەکا. هەڵبەت گرنگی زۆری هەیە تێکستەکانی، یەکە لەوانە ئەوەیە کە ئەو تایبەتمەندیەی خۆی هەیە و ستایلگەلێکی زۆر ئەهێنە جاری وایە لە یەک تێکستە ئەیبینین هەمووی بەیەکەوە ئاوێتە ئەکا بە شێوەیەکی هارمۆنی، یعنی ئەیبینین لە کۆمیدیای ڕەش ئیشەکە دواتر لە مەرگەساتە لە هەمان کاتە شانۆگەرەکەی کە تەماشایەکەی بێهودەیە یاخود تەماشاکەین شانۆگەرەکەی نزیکترە لە تعبیری یاخود لە سوریالیزم.
ئەمانە وای کردووە تایبەتمەندێکی خۆی هەبێ ئەم نووسەرە و تێکستەکانی دەوڵەمەند بێ بە بابەتەکانی و بە کەسایەتیەکانی و بەو بیرۆکە فەلسەفی و بابەتیانی کە ئەو دایڕژێتەوە لە ناو دەقەکانی خۆی. زۆر باشە. هیچ لێکچوونێک هەیە لە نێوان چیرۆکەکانی ناودەقەکانی ئەم نووسەرە کە وای لە ئێوە کردووە کە کاری وەرگێڕانی بۆ بکەن و وەکو خۆت ئاماژەت پێکرد کە ئەمە بەرگی یەکەمەواتە لە پلانتانە هەیە کە دەقەکانی تری ئەم نووسەرە بە هەمان شێوە کاری وەرگێڕانی بۆ بکەنە سەر زمانی کوردی؟ بەڵێ هەڵبەت یەکچوون لە نێوان دەقەکان ئەبێت وەکو بیرۆکە وەکو کەسایەتی بتێونەتەوێت لەبەرەوەی ئەمە هەموو هزری ئەو کابرایە ئێمە ئەی خوێنینەوە و ستایلی ئەو کابرایە کە نووسێتی عەلی عەبدولنەبی زەیدی. بەڵام یەکێ لە خاڵە گرنگەکانی کە پاڵی پێوەنام بۆ ئەوی من ئەم تێکستانە وەرگێڕم بۆ زمانی کوردی ئەوەیە نزیکی عەلی عەبدولنەبی زەیدی لە کوردستان وەکو شوێنی جوگرافی و وەکو نەتەوە مەسەرەن ئێمە لەگەڵ نەتەوەی عەرەبە ینی بەرکەوتنێکی زۆرمان هەیە لەبەر ئەوە ئەبینین بابەتەکانمان نزیکە لە یەکەوە کێشەکانمان نزیکە گرفتەکانمان نزیکە لە یەکەوە بۆیە عەلی عەبدولنەبی زەیدی کە ئەی خوێنیتەوە تۆ هەست ناکەی ئەمە کە کابرایە نووسێتیەوە کابرایەکی نامۆیە بە تۆ یا ئەم بابەتی کە ئەی خوێنیتەوە بابەتێکی نامۆیە بە تۆ هەستەکەی ئەمە ڕێک باسی تۆکە باسی ژینگەکەی تۆکە باسی نەتەوەکەی تۆکە باسی وڵاتەکەی و شارەکەی تۆ ئەکا باسی خودی کەسایەتی تۆ ئەکات لەبەرەوە گرنگجێکی زۆری هەیە بۆیە من هەستاوم بە وەرگێڕانی بۆ بابەتی لە یەکچوونەکەی تریش وەکو وتمان هەڵبەت دووبارە بوونەوە ئەبێ تا ڕادەیەک لە نێوان تێکستێکەوە بۆ تێکستە یاخود کەسایەتێکەوە بۆ کەسایەتێکی تر. زۆر باشە. ئەگەر بەگشتی باز لە دەقی شانۆی بکەین پێویست دەکات ئەو نووسەرەی کە دەقێکی شانۆی ئەنووسێت بۆ خۆی شانۆکار بێت و شارەزایی لە خاسێتەکانی پێکەنانی شانۆ هەبێت و هەروەها قوتابخانەکانی شانۆ و ئەو گۆڕانکاریە با بڵێن سیاسی و فەلسەفی و کۆمەڵایەتیانەی کە قۆناغ بە قۆناغ بەسەر شانۆدا هاتووە. بەدڵنیاییەوە ئێمە ئەگەر سەیری مێژووی شانۆ بکەین ئەبینین زۆربەی ئەو نووسەرە گەورانە خۆیان بۆ خۆیان شانۆکار بوونە دواتر بوونە بە نووسەر یا دراماتۆرگیا بۆ کارە شانۆیەکان. ئێمە ئەگەر بێت و تەماشای شانۆ بکەین ئەبینین جیهانێکی تایبەتە وەکو جیهانی ڕۆمان نیە وەکو جیهانی شەعر نییە وەکو بابەتە ئەدەبیەکانی تر نییە شانۆگەری ئەنووسرێتەوە بۆ ئەوەی نمایش بکرێت لەبەرەوە ئەبێ زمانێکی تایبەتی بۆ خۆی هەبێ ئەبێ داڕشتنەوەیکی تایبەتی بۆ خۆی هەبێ چ لە ڕووی بینا درامیەکەی کە تۆ دروستی ئەەکەی دیمەنەکان یەک بە دوای یەک چۆن دروستی ئەەکەی کەسایەتیەکان چۆن دای ئەڕێژیتەوە ڕەهەندەکانی تابێ بۆی ئەکتەر بتوانێت ئەو ڕەهەندانە دەستنیشان کات و دواتر بتوانێت بەرجەستەی کا لەسەر تەختەی شانۆ و لەگەڵ ئەوەشە ئەبێ کەسێ بێ ڕۆشنبیرێکی گشتی هەبێ لە زۆربەی بوارە ئەدەبیەکان و بواری فەلسەفە و تەنانەت لە هەموو زانستەکان چ زانستی کۆمەڵناسی بێ یاخود زانستی دەروونناسی بێ یاخود زانستی تەکنیککاریش بێ تەقەنیاتیش بێ لەبەرەوەی ئێستا شانۆ پێویستی بە تەکنیککارێکی زۆر هەیە بۆ ئەوەی تۆ بتانی بەرەو پێش بیبەیەوە لە ئاستێکی بەرزە ڕای بگری و بتانی بینەرەکەت جارێکی تر بێنیتەوە ناو هۆڵەکانی شانۆ و بەردەوام تۆ بتوانین نمایش بکەیت. زۆر باشە. کاک مەریوان ئەکرێ خیتابی دەقکە بۆ خۆی دەقێکی ئەدەبیە لە کاتی نمایشدا گۆڕانکاری بەسەردابێت واتە دواتر کە ئەگۆڕێت بۆ نمایشێکی شانۆی و نمایشەکرێ بێگومان لە ڕێگەی بەرجەستەکردنی ئاکتەرەکانەوە. بەدڵنیایەوە تۆ
نووسەر خۆی بۆ خۆی کۆمەڵێ بیرۆکەی هەیە، بیرۆکەی فەلسەفی و بابەتی هەیە، خۆی بۆ خۆی خاوەنی هزرێکی تایبەتە بۆ خۆی، خاوەنی ژیانێکی تایبەتە بۆ خۆی. ئەو بۆ نمونە ئێستا عەلی عەبدولنەبی زەیدی کە لە عێراق لە هەشتاکانە کۆمەڵێ کێشە و گرفتی سیاسی هەبووە، کۆمەڵایەتی هەبووە لەگەڵ حکوومەتی بەعسا و برایەکی شەهید کراوە لەو سەردەمەیە. ئەو کێشە و گرفتانەی کە هەی بووە ئێستا هەموو ڕنگدانەوەی هەیە لەناو ئەم تێکستانەیە. زۆر بەوازحی ئەیبینیتەوە، زۆربەی بابەتەکانی باس لە جەنگ یاخود ئاسەواری جەنگەکە، یاخود باس لە غوربەتی مرۆڤەکە و تەنیایی ئەکا، لە بێهودەیی ژیان ئەکا، لە دووبارەبوونەوەی ژیان ئەکا، وەکو لە زۆربەی تێکستەکانە ئێمە بە دی ئەەکەین. لەبەر ئەوە ئەبینی نووسەر بۆ خۆی جیهانێ دروست ئەکا، بەڵام کە دەرهێنەر دێت ئەو دەرهێنەرەش خاوەنی فکر و خاوەنی بیر و بۆچوون و ڕوئیا و خوێندنەوەی خۆی هەیە و دێت بە پێی ئەوەی کە خۆی ئێوە جارێکی تر داڕشتنەوەی بۆ دەقەکە ئەکا، یاخود کەسێکی دراماتۆرگ یا دێنێت ئیشی دراماتۆرگیاکەی بۆ بکە، یاخود خۆی هەڵەسێ بۆ ئیشە ئامادەیە کاتەوە، یاخود هەندێک حیوار و کەسایەتی و دیمەند لا ئەبات و ئەیهێنێت زیادێکا لەسەر تێکستەکە. دواتریش کە ئەکتەر دێ ئەویش جۆرێکی تر لە گۆڕانکاری دروستەکە لەسەر تێکستەکە و لەسەر نمایشەکە بەگشتی، لەبەرەوەی ئەوە ئەکتەرە بەرجەستەی کەسایەتێکاکە و بەرجەستەی هەموو نمایشەکاکە بە تەواوەتی و ئەوە بەرکەوتنێکی تەواوی ئەبێ لەگەڵ بینەرە کەوایە ئەکتەریش ڕۆڵی وەکو چۆن دەرهێنەر و نووسەرەکە ڕۆڵیان هەیە، ئەکتەرەکەش ڕۆڵی هەیە لە بەرجەستەکردن. اینجاش تەواوکەرەکانی تر و تەکنیکارەکانی تر وەکو ڕووناچی و دیکۆر و جلوبەرگ و ئەو تەواوکەرانی تر هەموو ئەمانە کاریگەریان هەیە بۆی دروستکردنی بیرۆکەکە و گەیاندنی بە بینەر. زۆر باشە. بۆچی زۆرێک لە با بڵێن دەرهێنەرەکانی ئێمە پەنا بۆ دەقا بیانیەکانی یاخود ئەوتە تۆ کارت لاوەرگێڕانی با بڵێن چەند دەقی یەکێک لە نووسەرە گەورەکانی عەرەب دەکەیت، هۆکارەکەی ئەوەیە کە ئێمە با بڵێن دەقی کوردیمان نییە یاخود دەقەکانمان لاوازە یاخود بینایەکی درامی بەهێزی بۆ نەکراوە دەقەکان، هۆکارەکەی چییە؟ بەڵێ وەکو خۆت فەرمووت زۆر جارە گەڕێتەوە بۆی دەرهێنەر ئەو دەقە نابینێ کە خۆی تیا ببینێتەوە، ئەو دەقە ناتوانێت بدۆزێتەوە کە باس لە کێشە و گرفتەکانی ئەو بکە، یاخود باس لە بیر و بۆچوونەکانی ئەو بکە، ناتوانێت ئەو دەقانە بەرجەستە بکە بۆ شێوازە، بۆیە پەناباتە بەر دەقی بەیانی. خۆم بۆ خۆم ڕەنگە بۆ خۆشم چوو بێتم دەقم نووسی بێتەوە لەبەرەوەی ئەو دەقم نەدۆزیوەتەوە کە بە تەواوەتی تێرم بکە یاخود بتوانم ئەو بیر و بۆچوونەی خۆم هەیە یاخود ئەو ستایلەی خۆم هەیە لە ئیشکردن لە دەرهێنان ستایلی هوەری بتوانم من بەرجەستەی کەم لەسەر تەختەی شانۆ چوومەتەوە بۆ خۆم دەقم نووسیوەتەوە یاخود دەقی بەیانیم هێناوە. بەڵام یەک ڕاستی هەیە، ئێستا دەقەکانی عەلی عەبدولنەبی زەیدی یاخود دەقە عەرەبیەکان ڕەنگە زیاتر لە ئێمە نزیکتر بن و زیاتر باسی کێشە و گرفتەکانی ئێمە بکەن. من یعنی ئەوە ئەزمموی چەند ساڵەیە ئێمە بینین کە زۆر لە دەرهێنەران ئەچن دەقە عەرەبیەکانە هێنن و کاری تێکەن، بەڵام بۆ دەقی بەیانی ڕەنگە ئەمە تۆزێ جیاوازتر بێ لەبەرەوەی ژیانی ئەوان و ژینگەی ئەوان و بیرکردنەوەی ئەوان و مرۆڤی ئەوان زۆر جیاوازە لەگەڵ ئێمەیە، کۆمەڵگەی ئەوان زۆر جیاوازە لەگەڵ کۆمەڵەکەی ئێمەیە، لەبەرەوە بینی زۆر جار کە دەقێکی بەیانی دێت دەستکارێکی زۆری ئەوێ، یاخود ئەگەر تۆ بتەوە دەستکاری نەکەی وەکو خۆی نمایشیکەی قورساییەکە بینی، لەبەرەوەی ئاستەمە و زەحمەتە تۆ بتانی بەو ستایلەی کە ئەو کاری تێکردەوە بۆی نووسیوەتەوە تۆ جایەکی تر دووبارەی کەیتەوە و بەو ستایلە پێشکەشیکەی. ئەگەر توانیشت پێشکەشیکەی ڕەنگە بینەرەکەت قوبوڵی نەبێ و چێژی لێوە نەگرێ، لەبەر ئێمە کاری ئێماوەیە کە تۆ چێژ و کەڵک ببەخشی بە بینەر، ئەگەر تۆ بینەر چێژی لێ نەبینێ و کەڵکیشی ڕەنگە ئەوەنە لێ نەبینێ، لەبەرەوەی باسی ئەو ناکەی تۆ باسی زامەکانی ئەو ناکەی، باس کێشەکان و
گرفتەکانی ئەو ناکەی باسی ئەو ناکەی خودی ئەو ناکەی لەبەرەوە ئەو ڕەنگە گوێ لێ نەگرێ و چێژت لە ئیشەکەت وەرنەگرێت. زۆر ڕاستە دەستەکانت خۆش بێ بە هیوای بەرهەمی باشتر. زۆر بەڕێز مەریوان زەنگەنە شانۆکار سوپاس.